ئەمە تازە دوێنێ دروستم کرد ئەمە لە هیچ شوێنی ئەم چایە وەڵڵا ئیتر ئەوە حەزە من ناوم علی ڕەشیدە دوکانم لە ناو ئاسنگەرەکەیە لە تەنیش جووت خاوە نزیکی قەیسەرێکە من بواری چای ئیشەکەم چایەکانیش چای سیلانی زیاتر بە تایبەتی لە چای سیلانی ئیشەکەم زیاد لە 30 ساڵە من لە بواری چای ئیشەکەم لە چای جۆرەکانی بۆندار و هێلدار و گوڵدار و بابەتەکانی کە چای وەزیر لەوەوە هاتووە ئەو چایە با بڵێن چەند وەزیرێکە بوو پەرلەماندار هەبوو باڵا دەست بوون ئیتر ئەو چایان بەدڵ بوو هەموو جارە ئاهاتن ئەو چایان خۆیان تێکەڵە بۆیانم حازرە کرد بەدڵیان بوو ئیتر ئەو چای لەوە ناومایەوە چاوی وەزیر ئیتر خەڵک شفێر بووە ئەو چایەکە بەکاری هێنێ و لێمە کڕێ بەدڵێتی و لە هەموو شێوەیەک لە ناحی بۆنەوە لە ناحی تامەوە تامەکەی تامی چای سیلانی کۆنەدا چای وەزیر چایەکەی با بڵێن کوالیتی بەرزە چایەکەشی گرانە لەو چایەکە نییە چای سیلانی لە 100 نرخەکەشی کیلۆی بە 25,000 چایشمان هەیە لە 25 دەستپێکە با بوون من چایمێ بە 5,000 بە 10,000 هەمە 15 تا 100,000 سعلی چایم هەیە لا دەسەکەوێت سێ-چوار فۆڕەیدا ئیساحەتی کرد کە ئیساحەتی کرد دەمینە با بڵێن بنینە ئەبێ بیپاڵەوێت ئیتر تا ئێوار بە لەسەر ئاگرەوە کێشەمان ئەم چایە تایبەتمەندە بە خۆمان چای سیلانی لە 100 ئەمە کیلۆی 100,000 100 غرامی 10,000 تایبەتمەندی ئەم چایە بەڕاستی تام و ڕنگ و چێشی جیاوازتر لەگەڵ چایەکانە نەک هەموو چایەکە ڕەش بوو معناوە چایە نە ئەم چایە جیاوازە بۆ خۆمان بە تایبەتی هاتووە تامەکانشی زۆر جیاوازە بۆ نمونە چ تامێکتەوێ هێلامان چ ڕەنگێکتەوە هێلامان هەتاکو چای سەوزیشی لەگەڵای ئەو چای سەوزە چای سەوز هەموو کەسێ ناتوانانی بەکاری بێنێ بەڵام ئەم چای سەوزە نەوعەمێوەیەکیان داناوەتیایە هەموو کەسێ حەزی لەکە و بیشی خۆ ئیزعاج نابێت چایەکانی جۆری زۆرە ڕەنگی زۆرە ڕنگ بۆ ڕنگ تام بۆ تام جیاوازترە ئەم چایە بۆیە وا گرانبەهایە نەوعی چایەکە کوالیتی چایەکە بەرزە زەلامی خۆی عاشقی چایە حەزی لە جۆرە چایەکە لە کێشەمان نرخ نییە کێشەمان لەزەت لە چایەکە وەرگین ئەو لەزەتە لەم چانە ئەبینی هەموو کاتێ لەگەڵ گەرمامەرما بینی باش نییە بۆیە ئێمەش دنیا کە جەو فێنک بۆیەوە جەو گۆڕا چایەکە منە دەرەوە بەرە خەڵک زیاتر ببینێ چای حەزی لە شوێنی فێنکە تێکەڵی شخصی خۆم هەیە زیاد لە 35 جۆر چای تێکەڵی خۆمانمان هەیە ئێمە لێرە نەوعی چایەکانیش زۆرە بەڵام من زیاد لە 200 نوع چایم هەیە لە دوکانەکەیە جۆرەکانیشی جیاوازە سیلانیە و هەر هەمووی بەڵام چایەکان بۆ چایکە جیاوازترە لە نەوع و تام و ڕنگ و نرخەکانیش چای باشترین شت ئەوەیە کە چای ئاوەکە باش بکوڵێ کە کوڵا چایەکەی تێکەی چایەکە تێکرد وازی لێبن لە 3 دقە و بۆ 5 دقە چایەکە ئیسەحەتکە ئێمە پێڵەن دەمنێ کە دەمینە ئەو کاتەتوانی تڵپەکەی لێ جیاکەیتەوە چایەکە مێنێتەوە بیکەتە سارد و بلناو سەلاجەدانی ئێوارەی خۆی شەو ئەی خۆی بە جۆرەی حەزی خۆتەوە